شکستی ڕژیم لە شانۆی هەڵبژاردندا. شانۆی هەڵبژاردننی سەرۆکی کۆماری ئیسلامی ڕۆژی هەینی هەشتی پوشپەڕ بەڕێوەچوو. ئەگەرچی تا کاتی ئامادەکردنی ئەم بابەتە هێشتا ئەنجامەکانی ڕانەگەیەندراوە، بەڵام بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە پرۆسەی ژماردنی دەنگەکان بە جۆرێک مهندسی کراوە کە ئەم شانۆیە بکەوێتە خولی دووهەم و لە قۆناغی دووەمیشدا ئەو کەسەی کە جێگەی مەبەستی خامنەیی و سوپای پاسدارانە سەر لە سندوقەکانی دەنگدان دەربهێنێت. ئەو راپۆرتانەی لە ئاستی ئێران و جیهاندا بڵاوکراوەتەوە ئاماژە بەوە دەکەن کە تەبلیغات و هەوڵە هەمەلایەنەکانی ڕەژیم سەبارەت بە ڕاکێشانی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان بە مەبەستی دیاریکردنی چواردەهەمین پێشخزمەت وەک سەرۆک کۆمار لەگەڵ دیواری بێبایەخی و گرنگی پێنەدانی جەماوەری وشیار و وە خەبەر هاتووی ئێران بەرەوڕووبەوە. بەپێی ئەو هەواڵانەی کە بە ماڵپەڕی سیاسی خەبەری پام گەیشتووە، زۆربەی هەرە زۆری بنکەکانی دەنگدان چۆڵ بوون و خەڵک زۆر بە کەمی سەردانی ناوەندەکانی دەنگدانیان کردووە. بە گوێرەی ئەو راپۆرتانە لە سەروبەندی نزیک بوونەوە لە هەشتی پوشپەڕ ڕۆژی بەڕێوەچوونی ئەم شانۆی هەڵبژاردنە، ژمارەیەکی زۆر لە بنەماڵەی دادخوازان، دایکانی شۆڕشی ژینە لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان، زیندانیانی سیاسی، هەڵسوڕاوانی کرێکاری، مەدەنی و سیاسی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران و دەرەوەی وڵات، شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە فەرەنگیەکان، ئەنجومەنی سنفی خوێندکاران، سەندیکای کرێکاران و شۆڕای ڕێخستنی کرێکارانی ناڕازی پیشەسازی نەوت و گاز لە زیاتر لە 115 شرکەت شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ڕژیمیان بایکۆت کرد و داوایان لە جەماوەری خەباتکار و ئازادی خواز کرد کە لە ماڵەکانیاندا بمێننەوە و ئەم گاڵتە جاری هەڵبژاردنە بایکۆت بکەن و نەشنە سەر سندوقەکانی دەنگدان. لێرەدا ئاماژە بە چەند نمونەیەک لەو بانگەشانەی بایکۆتی هەڵبژاردن دەکەین. ژمارەیەکی زۆر لە کرێکارانی پرۆژەی ئەسەلویە و باشووری وڵات ڕۆژی پێنجشەممە حوتی پوشپەڕ لە ڕاگەاندنێکدا شانۆی هەڵبژاردننی ڕژیمیان بایکۆت کرد و نووسیان ئێمە هیچ ئومێدێکمان بە چارەسەربوونی کێشە و گرفتەکانی چینی کرێکار لە ڕێگەی نوێنەرانی چینی سەرمایەدارەوە نییە و بۆ گەیشتن بە ماف و داخوازیەکانمان تەنیا پشت بە خەباتی یەکگرتوانەی کرێکاران دەبەستین. شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێرانیش نووسیان ئەو هەڵبژاردنە بە هیچ شێوەیەک پرسی ئەوان نییە و لە ڕێگەی هەوڵدان بۆ پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆکان و بەهێزکردنی دامەزراوە جەماوەریەکانەوە بە دوواداچوون بۆ ویست و داواکاریەکانیان دەکەن. ژمارەیەک لە ژنانی خەباتکار و شۆڕشکێڕی کوردستان لە ڕێگەی ڕاگەیاندنێکەوە داوایان لە هاوڵاتیان لە سەر تاسەری ئێران و کوردستان کرد کە شانۆی هەڵبژاردننی ڕژیم بایکۆت بکەن. هەروەها کۆمەڵێک لە دایکانی دادخوازی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بە ناو و نیشانی خۆیان بەو پەڕی جەسارەت و بوێریەوە نووسیان ئێمە وەک کۆمەڵێک لە دایکانی دادخواز و عەداڵەتخواز گاڵتەجاڕی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران بایکۆت دەکەین. ژمارەیەک لە خوێندکارانی زانکۆکانی تارانیش ڕۆژی پێنجشەممە حوتی پوشپەڕ لە بەیاننامەیەکدا شانۆی هەڵبژاردننی ڕژیمیان بایکۆت کرد. لە بەشێک لە بەیاننامەکانیاندا هاتووە بەڵام دەنگنەدان بە تەنیا بەز نییە. دەنگنەدان لە حاڵێکدا دەتوانێت سوودمەند بێت کە هاوکات بێت لەگەڵ بیرکردنەوە لە بەدیلێک بۆ ئەو دۆخەی ئێستا و خەبات بۆ دەستەبەرکردنی. هەروەک ئاماژەی پێکرا ژمارەیەکی بەرچاو لە دادخوازان و بە تایبەتی دایکانی داغدار بە فەرمی و لە ڕێگەی جۆراوجۆرەوە داوایان لە خەڵک کرد کە دەنگ نەدەن. گەوهەر عیشقی دایکی ستار بەهشتی وێبلاگ نووسێکی کە لە ناو زینداندا گیانی بەخت کرد. ئەو دایکەی کە لە بزوتنەوەی ژن ژیان ئازاریدا بە نیشانەی هاودەنگی لەگەڵ کچەکانی ئێران حیجابی لەسەر خۆی لابرد، لە پەیامێکی ڤیدیۆییدا ئەو هەڵبژاردنەی بە شانۆیەکی بێ ناوەڕۆک وەسف کردووتی کە بەشداری هەر هاوڵاتیەک لەم گاڵتەجارە شومەدا خزمەت دەکات بە بەهێزبوونی پایەکانی ئەم دەسەڵاتە بەدناوە. لە دەرەوەی وڵاتیش ئێرانیە دژبەرەکانی کۆماری ئیسلامی
لە بەردەم زۆر یەک لە ناوەندەکانی دەنگدان کۆبوونەوەی ناڕزاتیان بەڕێوە برد. لە سەربەستێنی بێزاری دەیان ملیۆن کەسی لە کۆماری ئیسلامی و چالاکیە بەربڵاوەکانی بایکۆتی شانۆی هەڵبژاردن کە ئاماژە بە هێندێکیان کرا، ناوەندەکانی دەنگدان لە شار و گوندەکانی ئێران و وڵاتانی دەرەوەش بە چۆڵیمانەوە. بە گوێرەی راپۆرتی ماڵپەڕی حالوەش لە شار و گوندەکانی بەلوچستان، خەڵکی بەلوچ لەو هەڵبژاردنەدا بەشداریان نەکردووە و بنکەکانی دەنگدان بە چۆڵی ماونەتەوە. لەو راپۆرت و فیلم و ڤیدیۆیانەدا کە لە ناوەندەکانی دەنگدان لە شارەکانی خاش، سەراوان، زاهیدان، چابەهار، مهرستان و بنکەکانی تری هەڵبژاردن لە بەلوچستان بڵاوکراونەتەوە، دەردەکەوێت کە ئەو ناوەندانە بە تەواوی چۆڵن و تەنانەت لە زۆریەکیشیاندا هیچ کەسێک بەرچاو ناکەوێت. خەڵک نەک هەر ناوەندەکانی دەنگدانیان لە شار و گوندەکانی ئێران بە چۆڵی هێشتەوە، بەڵکو زیندانیە سیاسیە بوێرەکانیش لە ڕێگەی بەیاننامە و ڕاگەیاندنەوە شانۆی هەڵبژاردنیان بایکۆت کرد. بە پێی زانیاریەکان، سەرجەم زیندانیە سیاسیەکانی زیندانی قزل حەساری کەرەج هەڵبژاردنەکەیان بایکۆت کردووە و ئامادە نەبوون دەنگ بدەن. لە بەشی ژنانی زیندانی ئەڤینیش 67 زیندانی سیاسی خۆیان لە دەنگدان بوارد. شانۆی گاڵتەجارانەی هەڵبژاردنی سەرۆک کۆماری هەشتی پوشپەر گۆڕەپانی نەبەردێکی بەربڵاو بە پانتایی ئێران بوو لە نێوان بەرپرسان، کاربەدەستان و بەکرێگیراوانی ڕژیم و جەماوەری شۆڕژێر و ناڕازی ئەم وڵاتە کە تێیدا خەڵک سەرکەوتنێکی شکۆداریان تۆمار کرد. دەستکەوتەکانی ئەم ڕوبەڕووبوونەوە پشوبڕە لە درێژەی خەباتی شۆڕژگێرانە و ڕزگاری خوازانەی کۆمەڵانی خەڵکی ئێراندا بەکاردەهێنرێت. بێگومان لەم ململانە سیاسی و چینیاتیەدا بەرەی نوێ دەکرێتەوە. لە پرۆسەی ئەم خەبات و ناڕزاتیانەدایە کە وردە وردە ڕێکخراوە حیزبی و جەماوەریەکان شکڵ دەگرن و بەهێزتر دەبن، ڕێبەرانی جێگەی متمانە و باوەڕ پێکرا و دەردەکەون، ئاڵتەرناتیڤێکی شۆڕشگێرانە پێک دێت و تەکلیفی کۆماری ئیسلامی و حکوومەتی دوای ئەو ڕژیمەش ڕوون دەبێتەوە. پێویستە هێزە چەپ و ڕادیکاڵەکان ئەرکەکانی خۆیان لەسەر پێداویستیەکانی ئەم پرۆسە چاوەڕوان کراوە دیاری بکەن.